سەفینی برات لەگەمە ئیشێ بکە ئەمۆ دەکەم ڕەوانی دەرێ بکەم بەشکەم عیلاجی خۆی دەکاتن. واللهی کاکساوی زۆر لێ مەمنونین بەس بە قسەی دکتۆرەکانی ئێرە عیب نە لە سەفینیە نە لە ژنەکەیتی. عەلا کولین محاولەشکەی لەگە بکە دەبام شەشکەت با پێ برێم. خێرە کاکساوی برێ. بەکر و تاهیر زانیتیان نەتوانێت. تو بەڕاستیتە؟ ئەرێ وەڵڵا. باشە دی چ بکەین عیلاج؟ خەمن نەبی ئەمن عیلاجی ئەو مشکلەی دەکەم ئەمانە توش بڕەکت ئاگا لە خۆبی. ئاگام لە خۆبی؟ لۆ تو تەوەقوع دەکەیوانە زەربەچی لێ بمدەن؟ ئەو یەک دو ڕۆژەی ئاگار لە خۆبی هەتاوەکو من عیلاجەکی دەکەم و بزانم سەفەرێکی دەرێشت پێ ناکەم تاوەکو هەندێک لە بەرچاوان بزربی. ئەتو بری بگاتەوە حەدەی؟ دەبی تەوەقوعی هەموو شتێکی بکەین. ئەرێ سوارە دەنگ و باسی نییە؟ ئەوە سوارە لە دوو خەبەرێکی وەربگری. وەڵڵهی کاکساوی دڵم کەتە قرتە و فرتە. نا جێمە دێ خۆی مشکلەکە دەزانی چییە؟ بەکر و تاهیر پشتیان هەندێک قەیمە. ئەمیش لەوەی دەترسێم یەک دوو خۆڕیان تێبگەین خوانە خواستان هەندێکت لێدەن ئەجا و ماوەی هەندێک ئاگاداری خۆت بە. زۆر چاکە من احتیاتی خۆم وەردەگرم. زۆر باشە. چ خزمەتت نییە بڕۆم؟ ناگەلک سوپاس. باش خواحافیز. دەی خواحافیز. السلام عليكم. سلام. بخير بيا جناب ئەوە لەکوێ بووی؟ سەرم لە برادەرشت عندك نەخۆش بوو. سرد لە برادەرێکیدا سرد لە ماڵی مامتدا. ئەوە مشکلەی تو نییە تا تەداخڵکەی. چۆن مشکلەی منە؟ یعنی منێکێک نیمە لەو ماڵی؟ ڕاستە تو خێزانی بامی و بەشەشی لەو عایلەی. بەس معنای ئەوە نییە تەداخڵی ژیانی من بکەی. لە باتی چاکە خەمت لێ دەخەڵ. دەڵم با تووشی مشکلە نەبی لەگەڵ بابت. ئەمە هیچ مشکلەمان نییە ئەگەر تو وازمان لێبین. دیارە من مشکلی لەو ماڵە دروست دەکەم. عەلا کولین ئەتو هیچ خەمی من نەبی بڕۆ خەمی ئومێدی برات بی. شف ئومێدی برام هیچ عیبی نییە. با پێشت بڵێم ئەوە لە شەریکی بابت تاعین بۆتە مۆزەفێکی ڕێک و پێک. بام کۆ خەڵەتەی کردیە. ئەرە وەڵا بۆتە مۆزەفێکی دەرەجەیەک شەڵاس بێن یەک گۆکی گەوری بۆ کەمە خێر بۆی لە چاوی حەسوود بە دوور بێ. دەبی هەر ئێستا بگەمە بام. بزانم کۆ ئەوی شەی کردیە. پێویست ناکە خۆت دەدەێتی. بابت سەفەری کردە بۆ سلێمانی سبەی نێگەڕێت. ئەوجا هەر دەگەڕێتەوە. ئەرەسی ڤەرچت کرد نایوای خۆت نووسی؟ وەڵڵی وەستا چت پێ برێن یەک قەرەبارخی بوو دەرزیت فڕەدابان نەدەکەتە عاری معنای نەتنووسی ئەوەی ڕاستی بی برادەرێکم نیتەوە وەخت خۆی پێکەوە لە مەکتەبێ بووین ئەو وعدی پێدام کە ناوی بام بنووسی. دکتۆر بوو؟ نا وەڵڵا شوڕتە بوو لەبەر دەرکەی. ئەو زەدەوی پێی بکرێ؟ گوتی ئەوەی لە توانام دابی دەیکەم لە بۆ تو. باشە نەیانگە ئەو دکتۆرانە هەتا کەنجین دەمینێنەوە؟ 2 هەفتەی دی. بەتەمای خوای بەشک و ئیشاڵڵا بەبەرتان دەکەوی. وەستا زۆر لێ مەمنونمە ئەو ڕۆژە سەرت لە بابمدا بوو. مەمنونی ناوێ ئەوە واجبە. بریا ئەم نیمکانەتم هەبایە بزان لە سەحسابی خۆم عیلاجم دەکردیان نا. بەس بەخۆش دەزانی وەزعەکەمیش بەو دەرەجەی نییە. مارد ئاوابی وەستا بەڕاستی لە چاکەی خۆتە. بەرامە من شتەشی دیم بەدەستە لەو بابت. خێر وەستا شتی چێ؟ دوایە پێت دەرێت. هەموو پارەکەیان خواردن. ئەجا ئەمە چ بکەین گوناحمان چی ئەمە؟ چ بکەین؟ ئەوە ئەمە بووینە قوربانی. باشە لەو سەفەرەکی بەغدایانەکەین. کچێ بۆ شەڕ و شۆڕەی وەختی بەغدایە ئەوە هەرچی دکتۆری زیرەک بوو هەڵات ڕۆیی. لەبیرم نەبوو لەو تەلەفۆنە چیلۆ ماڵی بابت ناکەی سبەینێ بێنە ئێرە کفتەی لێ دەنێم. ناوەڵە کەژێ ئەو داوەتەی مالی بام تەعزیرکە چکە احتیمالە مسبەینی وڕامێ نەتانم بێەوە مالی نانی بخۆم داوەتم لە مالی برادەرەکەم کوڕەچیان بووە. ئەخوایە کەنجی ئاوڕەچی لەمە دەدەیەوە ئەها منداڵەکمان دێ و هەموو خزم کەسی لێرە کۆکەمەوە داوەتیان کەم. ئیشاڵڵا ئیشاڵڵا کەژێ مادەمە چی ئەم تو خەلەلمان نییە ئیشاڵڵا خوا ئاوڕەچیش لەما هەردەداتەوە. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. باشە ئەگەر خوا کوڕەچیدا ناوی لێ بنێی چی؟ کچێ خۆزگە خوا دەیدا ئەو کاتی ناو مشکلێ نەبوو کەژە. ئەمن حەزم لە ناوی محەممەدیە لە ناوی خۆشەویستی. صلى الله عليه وسلم. بابا كيف توبي باشا؟ يجزي حالي ستمان يجزي بمدارنا قال من ما عبد الخريج داراني. هەردێ گەڕێ ممچینەوە چی نێرگز من داری نەبوو ئەو کاتی زۆری ئاگالە تۆ بوو وەنیە؟ باش دار لو ئاگای لە من نەبوو. دەوست بە کوڕ مزبە هەموو کەس باسی ژنی خۆی بکات و باز مەکە. خانم دەستت پێ کردەوە منت لەبەر منی نادیسان؟ ئەرێ لۆ ملم لەبەر ملەینا چەند ڕۆژ دەبین نێرگز دەفەندی چای بەمارێ من کەوتیە.
والله خۆ خانم قسەی تووە وەندە شوەیە ئەرێ فەرهاد کوڕم ئەوە بینەکە گەلە لە مێژەنێ گز دیار نیە نایە سەرمان لێ نادات ڕۆڵە مەشغول بابا گۆ لەوی مەگرن والله لە بە مندارە تزی پێزین وەختە مارەکەشە لە بزی بینی مندار ناوانیان بەرار ناسن کتر گوڵ وەرە تەمەشاکە بزان چە پاپخایان ڕاگرتیە ئەی ماشەڵڵا لەبەر ئەو پوخت و خاوێنەی مارێ هەرچەند جاری پێمە مارێت و لەبەر بۆ میز و قەعدەی هێرجم دێتێ کچە حرمێ کاکلی زەرکتە ئای دەستت پێ کردەوە بڕۆ بەگەریکەوە لە باتی دیفاعی لە من بکەی پشتیوی دەگری بابە چنیانێ جێشمەدێ قابلم قسەی داکن لە بەدریبی قادری خۆش سەخت مەکە وزام نەدەستم دەڕۆم دانیشی کوڕم ناوەڵا بابە دەڕۆمیش دانیشە سەلامە فەرهاد بەڵێ باب ئەوە چێ کوڕم هەردگیرتێ لە بکراسی چنیانێ دەمانچێ باب دەمانچە باشە کوڕم بە من نارێت و دەمانچە لۆ هەردەگری ها بابا لێ احتیاط یەکورە کوڕم کەس تعدادیە کردی ناوەڵا کەس تهدیدی کردی نەخێر ئێ باشە چەکی شەیتانیە کوڕم لێ بە دوورکەوە بابی من باشە ئای ئەم گەیشتمە و عمرێ پێم لە مێرستانە چی نەنایە پێویستم بە قەڵەمبڕ و چەقووە چی نەبووە ئەم دەمێن گۆسوار چی من بابی من بابا بەبیرم نەبوو هەرێم سبەینی لۆم بنێ لە شەریکە داخەڵی تەرتیب ناکەم زیشێکن خۆم ئەوها یا ڕەبی کوڕم خوا دەست بە عمرتەوە گری وەڵاهی خێرەکی گەورەت کرد ئامین یا ڕەبی خوا عمر درێژکە خواحافیز لە حەفزی خوای دابین دەبە خێرچی کوڕم وەکی بسەلامە بە چاویدارە کەناوە مارینگە ئەجو چێ گوتی وەرە جەناب وەی لێ هات کاکە خۆ مۆبایلت هەیە ئەگەر تەلەفۆنش ناکەی نوکەچی لێدەوە کوڕە وەحدەم نەبوو وەحدە عەلا کولی ئێستا چی شتە بوو دەزانی چیە کابرایەکم لە تۆ نەخۆشە چیان هەبوو ئەوجا من دکتۆرم دەزانم ئەوەندە ئاقرێمی بێ دکتۆر ئەدی ئەو مۆزوعات چ ڕەبتی بە من هەیە دوو بتڵ خیری دەیست گوتمەگە لەگەرم هات بەشی بتلەکماندا بە پارە باشە ناکرێت ئێستا بچین نا وەڵا بەخۆم بتلەکمدا ئەو کە تێشان لە خەسخانە و تەرتیب کرد کادی پارەکە چ لێ کرد قەلفە کرد هەی بە سندانت بێت سلام علیکم سەلام چانە بۆ هاتیەوە خێر دەڵێ دیسان تەواو نی بۆ خۆت ڕۆیشتووی و ئەمیش بەتەنیا بەجێشتووە قابلی یەکەم زارا منەوە بچێت دێرم چ بکەمەوە ئیشەکەی منەوە هایە سەری لە مامی دابوو طبعا لۆ لەبەر مامی ئاگای لە هیچ مایە باشە ئەتوو لە چێت زانی ئەو لە کاتی قسەکردن لە دەمی دەرچوو ئەوها ئەمن عیلاجی دەکەم ئەو جا بدیت بە کو لەسەر من هاواری دەکرد والله کەس وا هاواری لەسەر دوژمیشی نەدەکرد باشە ئەمن عیلاجی دەکەم کا ئێستا ئاراز لە چێە وەڵا لە ماڵەوە نییە کەس نازانێت چێوە چووە ئاخ ئاراز باش کەشە ئەوە هاتم ئەرێ کەشە ئەوە هاتم ئەوە تو لە چێ دەرێ هەدەی بانگت کەم ئەوە لە بەخێر هەمیشمە بوو هەستێ کا کۆنتڕۆلی ئەو تەلەڤیزیۆنی لە چییە نازانم چێمدانە ئاوتە دەکار بن دێنێ وەرە دیسان ڕۆیشتی ئەلیۆ چت دەوێ دەڵێ سە ساڵان من بەریتە هاهۆ زانە برتەوە چێ دەرێ لە باتی چاکەیەوە دەچم پێ کیلۆ دەکەم دەبڕۆ ماڵەتاوە زۆر مەمنون کەیفی خۆتە چیژم بەراسبەینێ ئەگەر سەفین گۆتی ژنە دەینم گلەیان لە من نەکەی ئەی کۆرە بم سەفینش نەمە سەربینی پشتی کەژانیم هەرگرتیە ئەمن دەزانم کوڕم ئەمنەوەی چاک دەزانم بەس حەز دەکەم ئەوەش بزانی دەزانی کەژالیش وەزعی باش نییە زۆر باشم ئاگا لە وەزی کەژالی هەیە بەس بڕوات هەبی مامە ئەمن قەت شتێکی وا ناکەم وەزعی کەژالی تێگی بسی دە بڕوات هەبی بەو خودای هەرچی چاوەکانی خۆم خۆشم دێ خوالێکتان نەکاتن کوڕی خۆم بەزە تۆ ئەوەی بزانە ئەمن بابی کەژالیمە کوڕم حەقی خۆش بە گەرە من غەمی لێ بخۆم تۆ بەڕاستە ئەم کو لە قسەی جەنابەت دەردەچم ئەساسن لە قسەی تو قەت حەجز نابم ئەمن قەت ئەو چاکەی تو لەبیر ناکەم کە کاتی خۆی کەژاڵت بە کراسی بەری پێشکەش بە من کرد ئەگەر جار و باریش
کەژال پرتۆپۆری لەسەر کردی تحمل بکە کوڕی خۆم بابە چووکە ژێن بەخۆی ئەندریان ناسکە ئەمن کەژاڵم هەچی ئەو چاوانی خۆم خۆش دەوێ بڕات هەوی بە هەموو دنیای ناگۆڕمەوە کوڕی خۆ بەرێ ماوە ئەگەر هەوروی براشی جارجار قسان دەکا ئەتو لە بەدرت گرێ نەبی کوڕی خۆم ئەوە هێشتان مندارە ماما ئەمن هەورۆم وەچی براگسکەی خۆم دانایە قەت لێی تۆڕە نابووم چکە زۆر چاک دەزانم ئەنگۆ هەمووتان لە دوو مەسلحەتی من و کەژالی دەگەڕێن خوا ئەمر درێژ و کا کوڕم خوا ئاوڕەشی بەخێرتان لێ بداتەوە ئینشاءالله بڕوات هەبیتن کوڕی خۆم ئەمن لە پاش هەموو نوێژەکی دوعای خێرتان و دەکەم دەستت ماز دەکەم ماما خوا لەمەد نسبینی بڕوات هەبی ئەمنیش تەمەنا دەکەم خوا مندارەشی جوانتان بداتێ کوڕی خۆم لە بۆ ئەوەی جاروبار ئەمنیش لە باش خۆمی بکەم تیر بوون بکەم و ماچی بکەم ئیشاڵە ماما ئیشاڵە خوای گەورە بە گەورەی خۆی ئەوڕەش بەخێرمان لێرەداتەوە ئینشاءالله چۆنی کاک سوارە بەخێر بێ کاگەڕاست فەرموو کاگەڕاست بەخێراتی کاک سوارە کوێت و سپاس دەکەم بەخێر بێ یاخوا ئێ کاکە لەگە خین نێکوی باشین سعیدمان نییەوە لەگەری دەڕۆین باشە ئینشاءالله ئەرێ کاک سوارە بەرێ بە مناری بابم ئەو نمونە چیە لێریانەیە زەمانت خرانەبیەوەی وێ خەمی لێ بخۆی و فیلە والله عەسام بوو الوەختە مێشکم تەقی ئاوی بخۆ هەتا حساد هاجبتەوە ئاکاک سوارە ئافەری موما دیارە پیاو بووی ئەوە چیە کاک سوارە بچیە کاکە بخۆوتەوە ئەوەی نارێم ئەومەد حوسەنەیە چێ لەوە ئومێدی کورە دەسەی تێبەردەمارت خرانەبی ئەوە چی ئەوەندە فکری لێ دەکەیەوە خوا ئەو پیاوە بام لەو شەریکەیدا ئەوجە گوناحی چیە کاکە بابت داینە نایە عەلا کولین بەس پێم بڵێ دەنگ و باسی بابم نەبوو نهاتەوە بابت هاتەوە بەس قسەی کرد نازانم کو پێت برێ قسەی چ گوتی هەتە دێمە شەریکەی دەموچاوی ئارازی لەوێ نەبینم باش خوایە تیری کەی بکە سەفینی لۆ چ بووە؟ دەرێنەوە لە تەواریە کەژاڵ لە خۆت چووە کچەوە بەڕاستی کا ئەرێ بەخوای بەڕاست وەڵڵاهی پێم چی هەر ئەوەن دەیگۆ هیوا هەرێ وەرە کوڕم وەرن ها بابە چ بۆ خێرە وەرنەوە دەوێت کەژان وەزعی تەواو نییە با بگەین لە تەواری دەی کوڕم دەی تەواری؟ دەباشە ئەوم دەچم تەلەفۆنش لە بۆ فەرهادی کاکم دەکەم دەی خێرا کوڕم دەی خێرا دەی باب ئارێ خانم دەرێن دەبی هیچیان لە ڕێ نەبی ئەرێ چوزانم چونکە عادەتەن کەژن ئەو نەوەزعی دەبی سەر و دری تێکردێ لە خۆ دەچی بە هەندێ دەچی بە هەندێ ئینشاءڵڵا خوا بەزارت دا بڕوانی وەڵڵاهی سەرم سوڕمایە دەمەک سەفین لە خۆ دەچی دەمەک کەژاڵ لە خۆ دەچی تێ ناکەم ئەو ماسەم وەچی تێدایە بەڕاست نییە دەبات چیم زانی مۆزوع چییە؟ بابەوە تەلەفۆنم لە بۆ فەرهادی کاکم کرد گوتی ئەم بۆ بڕۆن ئەم دێ ئەوە هەدە باشە کوڕم باشە ئەکل و خۆ لێرە دانیشە سعی خۆت بکە ئاگا لە دەرسبی باشە واری من ئاگا لە مالێژبی زوو ئەمن لە ماری نەمیدێمەوە وەرە پێشم کەوە دەی باشە باش یاڵا ئەمن لە مالێ
دەزانی کوڕم ئەوڕۆ تووشم نەیشە کرد. ناوەڵە بابە وەستا جەوهەر گوتی هەر کاتێک بابت ئیشی هەبوو مێ ئیشە. ئەی خوا سەلامەتیکە کوڕم. ئەرێ بابە ئازار کەمتر نەبوو لەوەتی دکتۆر دەرزیە لێدای؟ وەڵڵاهی کوڕم ست برم لەوەتی دەرزەکەی لێدایمە دەبینم وردە ئازارەکانم کەم دەبیێتەوە. ئیشاڵە لە پتە شیفا لەبێت. بە تەمای خوای دەزانی کوڕبە من لەوێ زۆری زەعاز بووم. زەعازەکەشم لەوەی بوو تەماشام کرد کورە بووە هەر پێز نەخۆش پێکۆ دەستە ژۆرێکە ئەوە بنهەنگریوی دەگریەوە بنهەنگریوی دەگری نازانم ئەو دکتۆرانە کوانە ئەو شتانە دەکەن. هیچ بکەین بابەوە ئەو هایلاتی ئەدە کوڕم سیڤەر ئەگەر لە ئارەسی ئامۆزدار نییە؟ بەرێ وەڵا بابە دوونێ بۆ مۆبایل قسەم لەگەر کرد. دەبی وەزعی کوبی لەگە بابی. وەڵڵاهی برێم کووە بەران ئەو سێ چار ڕۆژە بابی سەفەری سلێمانی کردیە. ئای بەستە زمان ئاراز کوڕم کوو کە تێنەعبێنێ دوو دیواران ئەو لایە دیوارە ئەو لایە دیوارە لەدەست ئەو داکو بابەی. هێچ بکە بابە کە تەبینی چار و ماری. ماشەڵڵا لە زولفەی کوڕ بزانە ئەو زەمانە لەوەی لاتیە ئەوڕۆ کەس نییە مشکلەشی نەبیتن. بابە چاوەکەم ئەتو بەخۆ نەخۆش خەمی هەموو عالمی لە خۆت هەلەگری. یەکورە کوڕم ئەتو بەخۆی شارەزای بابی خۆتنی کورە وەڵڵاو بیلای کە وەچی چێشکەش دەبینم باریش کە ئەمە خەفەتی لێ دەخۆم. بابە دنیا هەندەی ناینی ئاوای کە. ئاوای ناکەم شتەکە ئێو لە منی دەشارنەوە. ئێستا تو لۆوا دەکەی لۆ خۆت وام شەوەش کردیان. کچێک و خۆم شەوەش نەکەم بۆ لە دوو سێ ڕۆژ ژین و مێر بکەونە تەواری. بابە بڕاتەوی بە قورئان بەخۆشم نازانم مەسەلە چییە. کوڕە بارام ئەوە نێ خوایە سوندی دەخۆم ئەتوو شتەچی دەزانی و لە منی دەشاریەوە. ئەی ڕۆبارام هەر ئەو قسە مابوو جا لۆ ئەمش لە نامۆزوعی وەرنادەی. کچێک بە خۆت تێوەردایە خۆڕەن نێ قسەچی بکەم لێم بە جواب دەی قەرقەڵاسەیەک لە خۆی بەشت. بابە دەسەڵاواتەکی لێدە مادام بە خۆیان سەلامەتێن ئەوە هەموو دنیای دەینی. هەزار سەڵاواتە دیداری پێغەمبەری صلی الله علیه وسلم بەڵام کوڕم ئەوانە شتێک هەیە لە منی دەشاردنەوە. بابە ئەتوو قەناعەت بە من دەکەی؟ ئارێ وەڵە کوڕم ئەهلۆ قەناعەت پێ دەوەڵڵاهی هیچ نازانم من. کوڕم دەزانمە تو هیچ نازانی بەڵام داخت و کەژاڵ شتێک هەیە لە منی دەشاردنەوە. با من بسمەوە مارە پەروەنانە چلۆ هیوای حەزم. دانیشە خۆت بەدزەوە دانیشە. ئێستا تو لۆوا دەکەی ئەرێ کوڕم ئێستا تو لۆ بە بابن نارێ ئەو دەردەی دەداتە من. وەڵڵاهی چ برێم دایە نازانم چ برێم دەرەی باب شتێکی دەزانی. کیژم کەژاڵ هەتە و دیوەرەیشم پێتە. دەوازی لێبینە ئەو ژنە بە خۆی نەخۆشە. وس ئەتوتە داخۆن نەکەی وەرتە پێوەرێ بڕۆ کیژم بڕۆ. داری ملی گرتم. شیرن ئیوەیە ملی تو بگری ها؟ ئەوە چی کوڕی خۆی تەماشات دەکاتن؟ بابا نازانم تۆ لۆ ئەوەندە دیفاعی لێ دەکەی؟ خۆ ئەگەر شیرین خێزانکە ئەمیش کوڕی تومە. ئەگەر کوڕی من بای ڕێزی شیرنت دەگرت ئەو هەبە بێ ئەدەبی لەگەری نەدۆچوو لایەوە. بابا مادەم ئەوەندە نەسیحەتی من دەکەی دەدوو نەسیحەتی ویش بکە باوها خراپ لەگەرم نەجوولێتەوە. ئەو خراپ نییە خراپەکە لە تووە. باشە بابا باش دیارە هەرەم گوناحم هەیە. بەرێ جەنابەت گوناحت هەیە. جارەکی دیکە بانوعی لەگەر شیرنی نەجوولێەوە ئەوە ئاخیر جارە لەبۆت. محکەمەی مامە فەندیەکەشت مایە. ئەوانە هەمووی بەلایەکی تاعینکردنی ئومێدیش بەلایەکی. ئەوجا مەوزوعات چ پەیوەندی بە تووە هەیە؟ و پەیوەندی بە منوە نییە ئەدی ئەم کوڕی تو نیمە نابی ئاگام لەو مورک و سامانەی هەبی. ئەگە ئاگات لە مورک و سامانی باە نەدەچووی بە دزی لە قوژی مامە ناموبارەکەت بکەیت. بابە لەبیرت کرد پارکوو لەسەر دزی گیرە خۆتو نەبا ئێستاش لە سزنەی دەینارن. ئەتونارێ ئینسان دەبی بگۆڕێ؟ ئەوزە تۆ قەنەعەت هەیە ئومێد بگۆڕێ؟ ئێلۆ ناکوڕم قابلە ئومێد ئینسان نییە؟ هەرچەند تەماشای دەکەم بە گورگم دێتە پێش چاوی دەت سێم زەربەکە لێداوە تووش مشکلەکەت بکە. خەمیویت مەبی ئەگە تو مشکلم لۆ دروست نەکەی ئەمن دەتانم چارەسەری بکەم. ئەمان هەرچەند تەماشای ئەو کتێبانەی تو دەکەم دار و دیوارت دەکەم زۆرت لێ دەترسێم کە گرفتەکی زۆر گەورەم لۆ دروست بکەی. ئەوها بلێ مەوزوعەکە ئەوهای ئاگام لێ نییە. ئەرێ وەڵام ماما.
ئەتوخیندەوان کچەکی عاقل کو باوەڕت بەو شتە پڕ و پوچانە هات ئێ چ بکەم مامە خەتای مامۆژنم بوو مامۆژنت ها بابا چ بوو؟ دوای پێ دەرم کوڕم دوای پێ دەرم کادێەوە فەرهاتە لێم چیان لێ هات فەرهات سابی لە شەریکەی تەلەفۆنی لێ کرد گوتی هەر ئێستا لێ بگەیەکردم هەرێمیش بەدووی کرد گوتی فەرهاد لەسەر ڕێی خۆت ئەمنی بگەینە مەزبەحی ئەوها هەستا خانم هەستا پێشم کەوە بچینەوە ئەرێوە چێ تو هەندە حەزت لە موشکیلەیە بابا لای خوای لێ بینەوە بەردەچی لەسەر ئەو مۆزوعی دانی ئێستا ئەم دەچمە بازارە سێ نەفەر کەبابان دەینم ئەو ڕۆنەکە کوڕ خۆت دەنانەکەی بخۆ نا کوڕم پێویست ناکە هەوکە دەچینەوە بە هیوای خوارد لۆنگۆش دەنێرم لێرە بن مامە نا کچم نا پێویست ناکە ئەم نایمەوە ئاگام لە کەژاڵی دەبینە خۆشە چەند ئاگالێ وەخت ببی کوژی هەستا پێشم کە وەستا خۆت مەبسەوە هەستا بابا بەخێر بێ سەلام چاو بەخێر بنێ مامی لا دەست ماز دەکەم یا خۆ بەخێر بێ حافستان بێ خواتان لەگەڵ بەخێر چن ئەگەر بتانەوێ ئەموە دەکەمەوە ئیشە لە بۆنگۆوی کو چییە؟ حسەکم لۆ حساب بکەن یعنی لە قازانجەکەی شتەکەم دەنێ باشە چەندت دەوێت؟ 105 هەلو گۆڕێ دەبێت دیناری بدەیت؟ مەوزوع ئەوە نییە ئەم دیناری بدەم یان نەدەم باشە دی مۆزوع چییە؟ مەوزوع ئەوەیە ئەمن دەتانم بۆ بکەم ئەو سەفقە لە بۆنگۆوی باشە سوارە چەند تەکلیف دەکەم؟ 50 دەفتەر زۆر نییە؟ زۆر چیە کاکە باوەڕ بکە ئەو مەوادە بگەینێت جنوبیە کاوێکت خێرە ها ئومێد لەگەڵ ئیشەکەت چۆنی؟ باشم لەگەڵ دەڕۆم دەمەوێت لەو بیدایەتی خۆت وەک مەڕ لێ بکەی با ئەوەی ناڵێم هەی جێلا دەمەوێت فەقیر بیت چیان پێوتی جێبەجێ بکەی بەسەر چاو دەمەوێت بە وردی مراقبەی سابیر بکەی بزانی چی هەیە و چی نییە وەکو هەست دەکەم سابیر دەیوێت لە من بشارێتەوە نازان باوەڕی بە من نییە چییە وەڵا ئەمیش مسقەت پێ ناکەم هەموو ڕۆژێ بێت و چاسە عەشەر و هەراتانە ئەو قسانە مەکە هەست دەکەم زمان درێژ بووە سمانم ببڕە ئەوە ئاسانە هەشتێکیش پێویست بوو بە سوارەی بڵێ ئەدی فەرهاد ئەو باش ناناسم ئەدی ئاراس زۆر خۆت لەو مەگەێنە هەتا موشکلت لەگەڵ ئاراز کەمتر بێ باشترە شیرن تااقەتی ئەو سەرێشێم نییە تەکسێکم لۆ بکڕی لە هەمووی باشترە وەختی ئەوەی نییە هەستە بڕۆ سەر ئیشت بەزەکو پێم وتی بە وردی مراقبەی سابیرم بۆ ئۆکەی بزانە چی ئەکە و چی ناکە لۆ پێم نەوتی لێ کەوتمەتە شک باش ئەم ڕۆیشت خوا حافیز دەی خوا حافیزت هەلو ڕۆژێ چ بکەم چارم چ بوو چارە چ بوو ئەوزە چ نەما هەستی ئەوە عیلاجە ئەو شتە پڕ و پوچانە پەنالۆشتیوا ببەی ئەمە لەبەر خاتی سەپینیوە بکرد کەچێ خاتری چ خەریب کچۆ کوڕی بکوژی خوا خێری جیرانان بنووسی باز بگەشتە تەواڕی مەعیدەیان شوش دەنە دووربی دەمردن ئەتو لۆ بلێیان لە من دەکەی وەڵڵاهی لە خەمی سەپینی وەختە شێت بم بە قۆرانان بکەوم کچە من لە تو خەراترم بەڵام نابچی پەنالۆشتی وها ببەی بە قسەی پڕ و پیرێژن و فاڵچیان ئەتو بچی ئەو دکرە و بەزمەی بکەی ئەدی باشە چارم چی ئەدی چ بکەم نازانم پەنالۆشی بڵ چ بکە یا ڕەبی خوایە بە ڕەحمی خۆت ڕەحمیان پێ بکەی و ئاوڕەتیان لێ دەیەوە ئامین یا ڕەبی ئامین جۆ بدەی کچێ برێ بارە نانەوێت چیدی پەنالۆشتی ئەو هەپڕ و پوچ ببەی باشە دە باشە نارتخرانە بێ ئەتو هەندە درێژ دادڕی لەسەر شتی دەڕۆی دە باشە ئەرێدی چ بکەم دەی بزاوە قەنداریشم ناکەیەوە ئەریفەرادەوت چییە؟ ڕۆژێک سەفین نەخۆش دەکەی ڕۆژێک کەژۆی ژنی ئەوە لە زیاتر بچی سەریان لێ دەی بزانی وەزعیان کۆ سەحەتیان کۆە ناچم چێ دەرێ نەخۆشیێکی پیسیان نێو جەمنیش بگرمەوە کچێ دەبەستە لە خوای بترسێ نەخۆشی پیسی چێ حاڵی چ بابە وەڵڵا مەوزوعەوە نییە ئەدی لە ئەوێ ڕۆژی سەفین لە خۆت و دوایە کەژۆی ژنی دیارە لە یەکتریان گرتیتەوە یارەبی چی ئەو ژنە خوایە هەکە براژنی من ناوی چییە؟ ناوی هەر چ بێ من پێی دەرم کەژۆ ئەوها لەسە زمانم خۆشترە ئەوها لەسە زمانت خۆشتریان کەیفت پێی نایە لۆ کەیفم پێ نایە مچینەوە چی دێتە دەرە 12 منداری لە دووبی
ڕاستە ئەگەر لەسەر ئەو قسانێت و تووشی موسیبەتێکی نەبووین ئەگەرە تو باش بێمە تووشی هیچ نابین لەوە من چم کردیە خاتون وس باوی بن بەڕێنەین مەسەر بەڕێ واللهی ئەوەندەم خۆشیەوە چی لە دەرێمە بڕۆ بە فێرانە خۆت بدزەوە لا حول ولا قوة إلا بالله بڕۆم لە هەمووی مەسلحەت لە ماردنەوە بەجێ بێرم ئامانە دەستە تو ئێچەکەم داکت پێکردم بابا ناکەی سەحانی چ ئەو فەقیرە لە خوێندەوارە هەرە لێ دەزانی بەسە تو خۆی خوێندەواری دەکنە خۆ خەریجی بە من نارێک و قەنەعەت هات ئەوی شەی بکەیت داکت وازی لێنە باشەوە ئەمە شتێکمان بەسەر هات با لەبەر خاتری تۆ ئیشم کرد تم بەشکە خوا ئاوڕێکمان لێداتەوە بابا ئاوەڕ بۆ نوعی ناوی خودا بەوەی ئەوەی تاقیکردیتەوە یعنی قابلە هەر ئەمەینە لەو شاری منداڵمان نابی بەخوای سەدانی وەچیمە بەو دەردەی دەناڵێنی کەژان ئەوە سنەتی ژیانە هەیە منداڵی دەبی و هەیە منداڵی نابی ئەمە شکرم بەکاری خوای بەڵام ئەمیش حەزم دەکردەوە چێ و عالەمە یەک دوو منداڵمان هەبووە و ماڵمان ئاوەدان بووایە تمشان ماڵت کردی دڵی ئاشی ئاو لێ بڕایە ئەمنیش وەک تو دڵم پڕ لە برینە بەڵام ئەو دەردە خەشان بە ناشکری چارەسەر ناکرێت خودا ئەوها تاقیمان دەکاتەوە بەخوای ئەم زۆر کەسی دەناسن گیریان خوا دێ دەست منداڵ شەو ڕۆژ دوعای دەکەن تەمەنا دەکەن خودا لێیان بستیتەوە زۆر کەسیش هەیە شەو ڕۆژوەچی من دوعای دەکات خوا منداڵێکی بداتێ چەند خۆش بوو ئێستا لانەک لەبەردەمم بووایە و ڕامژاند بووە و ناو بە ناویش هەسوارمە شیرەکەمدا بایە خوا کەریمە ئەویش دەبی ئینشاڵڵا ئاخرە من دەترسێم ئەو لانکە من ڕاینەژێنم و ئەو منداڵە من نەبی مەقسەدت چێ کەژە مەقسەدم چاک دەزانی یعنی تو هەتا ئێستا سیقەت بە من نییە ئەمن سیقەم بە تو هەیە بەڵام لەداخ بابت دەترسێم زۆر بە من کەژە هەتا ئەمن لەگەلت بووم ئەم پشتی تو بووم هیچ غەمت نەبی و تەمین بە تو ئەو خوایە ئەگەر میشت خۆش دەوێ حەز دەکەم زارشکە ئەو مۆزوعەم لەگەر نەکەیەوە کوڕم وازتر لۆ دەچێشە ئەو گۆپار و کراوە لۆ لە بە منهینە ماما ئەو قسەیە دەکەی ئەوە هەدیەوە لە منەوە لە بۆ تو مارە داوە کوڕم بابەکەی بابە مارە داوە ئەتو پێم برێ بەێ بابەتەوە کرد خەریکی چییە وەڵی بابم برم خەریکی چییە هەر خەریکی شەری کەوتی زارەت و ئیش ئەوە ئەتو پێ برێ کوڕم لەگە شیرنی بینی کۆ بابت برێم کووە وەڵی ئەوە ژیان نییە دەبەنە سەرێ زۆر زگم بە بابت دەسووتێ هەرچەندە تەمەشای دەکەم چارانووسی ڕەشە مامە دوعای لە بۆ بکە و بەشکم خوا هیدایەتی بدا بێتە سەر ڕێ ڕاست قەنەعەتت بێ ئاراس خدا دەزانێت لە پاش هەموو نوێژەکان دوعای لۆ دەکەم ئەرێ تو لەگەڵ نەخۆشیەکەت کوی مامە چاری من ئەمەلیاتە ئەو ئەمەلیاتە ژێرە ناکرێ کوڕم باشە لۆ لێرە ناکرێ دوو فەقەراتی پشتم شکایە لە جێ دوو فەقەراتی دەبی دوو پلاتینم لۆ دابنێن ئەو جا ئازارەکانم کەم دەبیتەوە هوردە و دەتوانم بزوو لێمەوە خوا کەریمە مامە شەربی ئەوەی لە توانام دابی لە بۆتی بکەم ئەمر درێژ بێ کوڕم بەرار ئەم من یەک ڕزام لە تو هەیە بابم برێ مامە بزانم ئەو ڕزایەت چییە ئەگەر مامی خۆت خۆش دەوێ حەز دەکەم سەردان ئێرەکەم بکەوە لۆ مامە تو پێت ناخۆش ئەم سەردان بکەم کورە نا کوڕم نا غەڵەت تێمەگە کورە ئەمن لە شەکریم پێ خۆشترە ئەتوی بێرە بەس چ بکەم لەگەڵ ئەو بابەت زانیت چ بابەکەت هەیە ئەو بابە یان بەڵایە نا مامە نا ئیشاڵڵا هیچ نابی